مەلبینەڕان جارێک بابەت سەرەکیی هەنووکی عێراقی مژارە تعدیلکردن سەرڕاستکردن هەموارکردن یاسای هەژمارە ساڵ 1950 یابارێکی عێراقی لە پەرلەمانی گوتوبێژ ڕاستکردنەوەی تێکردن مێبانەکەم هێژایە بەجەڕێکبان و پارێزەری کەرکووکی گەلمێ هەنەخان تۆ باش ئەم کاتەوە باش هەڵبەتە زیاتر ژنان ئافرەتان لەسەر ناوەڕۆکێم یاسایەکی سەرڕاست هەموار بکرێتەوە ئەم یاسایە هەموار بکرێتەوە کە ممکن لەبەرەوە لە پەرلەمانی عێراق زۆر جار سیاسی بەکاردێنێ بە پێبەرژێوەندی مەزهەبێک لایەنێک مافەکانی ئێوە پێشە ڕۆژی بەرەکی دەڕوە لە عێراق بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناخۆشە بۆ شتێکە زەرمەند ئەبێ ئافرەتەکان لەبەرەوەی تۆ قەرارێک تۆ لەسەر مەذهەبیەت تۆ لە کۆمەڵگایەک دەژین ئێمە مەذهبیە ئاینە قەومیەت ئەو هەمووانەی ئێمە ناتوانین لەسەر دوو مەذهب قانونی عێراقی ئێستا ئێمە ئێستا ئەو شتەی چیە ناڵم زەواجەکان زەواجەکان لەسەر مەذهبەکانە کرێ بەڵام ئەمەی تێنێک کە وابێ ئەو کاتە لەسەر ئەبێ من بەیانی چەند مەذهبی ترم هەیە بۆ ئەوانەش هەموو قانون لەسەر بەڵام ئێستا ئەمەیان زۆر کاریگەرە بێسەر ئەوانگا بە هیچ دراستێک شتێک دراستەی ئێمە نەکراوە ئایا ئافرەت دووکەس دێن قانونێکەکەن بۆ ئەوەی بگۆڕدرێ ئەوە زێرەرمەندە ئەبینن ئێمە هەمووی لە خوارەوەی ساڵە گاتە ساڵانە 2000 جیابوونەوە لەوەش زیاتر ئێمە ئەو قانونەدابرێژن بەیانی ئەوەی تر زیادە بەرەوەی قانونەکە زەواجی خارج دەرەوەی داد بێ ئەوەی بگەڕێتەوە عقوبەکە نامێنە لەسەر ئەوەزانی کە زەواجی محکەمە زۆر کۆمەڵگا تێکەدا هیچ نەبوو ئافرەت نەبوو مناڵەمێ دوایەکی لەو مادانە مادەی 57 خانەیەکە ئەوەیە دایکە حەڵانە بۆ دایکە توڵانی لە دایک دەزێنیتەوە باوک هیچ ئافرەتێکی نامێنێ لەو کاتەدا وابێت ئافرەتانەی کە لێ باشە هەنەخان ئافرەت و مافی ئەمبەرێکی تەوقیت کراوە ئەم لەناو ڕاستکردنی یاسایە دەبێت لەلایەن ئافرەتانەوە لەوانە ئەوان دەڵێن عێراقی بەجێ بکرێت فعلا وايا أوان دما دولتي كاب مدني وديني بلان دولة كمان ديني بويا هني أهداف بجيبك رولي أفرتنا من هيش شوية قادة أما زور من أبي ليريا بوكات ناتوان لمحاقيقنا النامي نامێنە وەکو ئێستا ئێمە هیچ ناڕەزای لەسەر ئەم جێبەجێ بکرێ لە پەرلەمانە داواکەین بوەستێ لە پەرلەمانەکەمان لە ڕئیس لە ئەعلا ئەم قانونە بوەستێ پەڕ نەبێ لە پەرلەمان کەواتە جەنابەت یاسای قانون و ناوەڕۆکیان تعدیلکردن لەگەل یاسا و ڕێسەکانیان دەرگونجێ لەسەر پرەنسیپەکانی دموکراسی دەگونجێ بە هیچ شێوەیەک لەبەرەوەی ئەوان هاتوونە بە بنەمایە دراسەتێکی ئەم مۆزوعە هەنێک سپۆری لەم بابەتانەیە کە تۆ وەزع بکەن تەتەور بکەن دیاسەتی ئافرەتی مناڵ بکەن ساڵانێکی لەگەر تۆ لە حاڵەتێک هەر گۆڕانکاریێک ئەوان بێن سزاکان ئەوان نەهێشت لە ئیسلامە لە کوردستانی
لێرە کەمترە لە عێراق لە وەڵام لە کوردستان زۆرە کەسێک ئەوەی زەواج لە خارجی مەخارجی زاکەی ئەوەی زانم لە بەڵام لای شتێکی وانە ئەوانەی کە زەواج دووەمین ئافرەت لەوێ ناکرێ لە کوردستانەوە عێراق نابێ هەر لە دەرەوەی هەرێم زەواج لەبەرەوەی سزای هەیە فەرقی لەگەڵ ئێرە زۆر کەسانێک کە هاتن لە دەروی کوردستان عقد زەواجە بەڵام ئەوەش کوردستان وای کرد ئەوەش نەمێنێ شتێکی جوانیان کردو بەڵام ئێرە بەداخەوە دیسان ئەڵێم بەداخەوە لەبەرەوەی ئەیانەوێ شتێک بکەن کۆمەڵگات تێک بدەن تو باسی شتێکی سەرنجڕاکێشت گەرانەخان بێگومان دینی ئیسلام دینێکی فرامەذهب و فرامەذهب مەذهبی شافعی هەیە حەنەفی هەیە حەنبەلی هەیە بێگومان طریقات هەیە عەفو ببرە زیاتر واضح بێت ئێلامان دەمدا لە ناو شیعەکانیش فرامەرجعی هەیە کەواتە دەکرێت گەلو لەسەر پێکهاتی ئیسلام بە سوننە و شیعە ئەو هەموو مەذهبەوە مەذهبێک فرض بکرێت لە ڕووی یاسایی وایکرێت چی بکرێت کە ئەمە نەکرێت ئەوە تۆ ئێمە لە عێراق من باسم کردووە ئێمە لە عێراق بەس دوو مەذهب نیمان دوو قەومیەت نێمان ئێمە زۆر جیانات هەیە زۆر قەومیات هەیە کە پێکهاتە هەیە لە عێراقی ئێمە کە هێشتا ئەسڵەن هەنێکیان اعترافیانەوە تەطبیقی قانونی ئەحوالی شخصیە ئەکەن لەوبەرە بەڵام تۆ بێی فەرزکەی بچەسپێنی بە سەریانە قانونێک بچەسپێنی بە سەریانە وەڵا هەر ئەو قانون هەیە ئەوە نابێ لە عێراقی ئێمەیە ناگونجێ بۆ کۆمەلگایەکی ئێمەیە ئەبێ ئەو قرارە لایەنی پەرلەمانتارەکانمانەوە لەلایەنی ڕئیس وزەراوە مەجلسەوارە بەتوندی دژی ئەو قرارە بوەستنەوە بەلێ بەرێز سەهانا باجە چاڵکوان و پارێزەر لە کەرکووکێ گەلێک سوپاس